بۆ پێشوازی لە 8 مارس ڕۆژی جیهانی ژن. نووسین سەعید ئەمانی. خەبات و تێکۆشانی ژنان لە گۆڕەپانی ژیانی سیاسی و کۆمەڵایەتیدا چە لە ئاستی دنیادا و چە لە ئێران و لە کوردستان ڕوون و بەرچاوە و ئەم هەڵدان و گەشە بەردەوامە ئەندیشەیە لە ئاستێکدایە کە ژن لە مەیدانی خەباتدا تەنانەت گەیشتووەتە ئاستی ڕێبەری شۆڕشیش. ڕۆزا لوکزامبۆرگ نمونەیەکی گەلێک بەرچاوی ڕێبەرانی ژنە لە ئاستی نوێنەتەوەییدا. ئەم تێکۆشەرە کۆمۆنیستە و باقی خەباتکارانی ژن لەوانە کلارا زیتکین، داکۆکی کاری شێلگیری ئارمان و ئارەزووە شۆڕشگێڕانەکانی جەماوەری زۆر لێکراوە وەگیان هاتوو بوون. بەبێ ترس و دوودڵی پێیان ناوەتە بواری خەباتی بەردەوام لە دژی زوڵم و ستەم و بێعەداڵەتی سەردەمەکانیەوە تۆ تا ئاخرین وساتەکانی ژیانیان لە خەبات و بەرخۆدان بۆ دەستەبەرکردنی ئازادی و بەرابەری بۆ گژمرۆفایەتی ساتێک هەدایان نەداوە. دەور و تەئسیری ئەم ژنە خەباتکارانە لە ئاستێکدا بووە کە کاتێک کلارا زیتکین لە ساڵی 1910دا وەک ژنێکی هەڵسوڕاو لە بواری دابینکردنی مافەکانی ژن، شۆڕشگێڕ و بەرابەری خوازی ئاڵمانی لە کنگرەی نوێنەتەوەی ژندا پێشنیار دەکات ڕۆژی 8 مارس بکرێتە ڕۆژی جیهانی ژن. لەلایەن کنگرەوە گرنگیکی زۆری پێدەدرێت و دوای ساڵێک قسە و باز لەسەرکردن پێشنیارەکەی پەسەند دەکرێت و ئەم ڕۆژە وەک ڕۆژی جیهانی ژن هەموو ساڵێک لەلایەن ژنان و پیاوانی بەرابەری خوازی دنیاوە لە ئاستێکی بەرین و بە شکۆیەکی تایبەتەوە یادی دەکرێتەوە. نمونەیەکی تری ژنانی چالاک و خەباتکار ئەلێکساندەر کۆلەنتایە. کۆلەنتای لە ساڵی 1890 پەیوەندی کردووە بە پارتی کرێکارانی سۆسیالیست دیموکراتی ڕووسیەوە و هەڵسوڕاو بووە لە بزوتنەوەی ژنانی سۆسیالیستی دنیادا. ساڵی 1970 بووە بە ئەندامی کومەیتەی ناوەندی بەلشویکەکان. ئەم تێکۆشەرانە بەردەوام لەژێر هەڕەشەی تیغی قین و نەفرەتی کوێرانەی دەسەڵاتداران و پارێزەرانی نەزمی کۆنەپەرستانەی ئاینی پیاوسالار و سەرمایەدار بوون. ڕۆزا لوکزامبۆرگ خەباتکاری هەڵکەوتە و بەرابەری خواز دوای ئەشکەنجە و ئازاریکی زۆر لەلایەن مەئموران و ئەشکەنجەگەرانی سۆسیال دیموکراسی ئاڵمانەوە فڕێدرایە نێو ڕووبارێکەوە. ئەزموون و دەستکەوتی خەباتی ژنان بە درێژایی مێژوو خۆی لە کۆمەڵگادا گەرای خستووە و بەرهەمەکەی حزوری بەسەدان و هەزاران ژنی تێکۆشەر و بەرابەری خوازە لە مەیدانی خەبات و بربەرەکانێکردن لە بەرامبەر زوڵم و زۆرداریدا و هەوڵ و تێکۆشانە بۆ دەستەبەرکردنی مافەڕەوا و زەوتکراوەکانی ژن وەک نیوەی کۆمەڵ. بە تێپەڕبوونی زەمەن و بەرینتربوونەوەی هەرچی زیاتری دەسەڵاتی نظامی سەرمایەداری و گەشەکردنی کەرەسەی وەبەرهێنان کە ئاکامەکەی تەماحی بێسنووری بەدەستهێنانی بەهرەی زیاتر و کەڵەکەکردنی زۆر و زۆرتری سەرمایەیە لەلایەن خاوەن سەرمایە و چەوساننەوە و بێمافکردنی هەرچی زیاتری چینی کرێکار بە ژن و پیاوەوە. ئێستا قەیرانی ئابووری جیهانش بووەتە سەرباری ئەرکی تێکۆشەرانی بواری هەوڵ بۆ دابینکردنی مافی بەرابەر بۆ هەموو مرۆڤەکان بە گشتی بۆ ژنان بە تایبەتی قورستر لە ڕابردوو کردووە. چۆن ژن هەم وەک کرێکار لەلایەن سەرمایەدارانەوە دەچەوسێتەوە، هەم وەک ژنیش لەلایەن کۆمەڵگای ئاینی و پیاوسالارەوە. چەوساننەوەی دوولایەنەی ژنان دیاردەیەکی کۆمەڵگای چینایەتی و لە سەردەمی ئێمەدا وەک دیاردەیەکی ذاتی کۆمەڵگای سەرمایەداری چاوی لێ دەکرێت. ژن لە ماڵەوە لە ناوەندی کڕین و فروشتنی هێزی کار لە شوێنی ژیان و بە شێوەی گشتی لە کۆمەڵگادا واتە لە کۆمەڵگای سەرمایەداریدایە کە دەکەوێتە ژێرباری وەحشیانەی هەموو هەڵاواردن و زوڵم و بێمافیەکەوە. هەڵاواردنی ڕەگەزی لە نێوان ژنان و پیاو لە کۆمەڵگایدا بەشێک لە خەسڵەت و ئاکاری ڕۆژانەی بەدەستهێنانی زیاتری سوودی سەرمایە و یەکێک لە پێداویستیە حقوقی مەدەنی و کۆمەڵایەتیەکانیەتی. نظامی سەرمایەداری نەدەیەوێت و نەدەشتوانێت لەم ڕووەدا کار بۆ گشت تاکەکانی کۆمەڵ بە ژن و پیاوەوە دابین بکات
بۆیە بە ئەنواع و شێوەی جۆراوجۆری وەک پەنابردنە خورافاتی ئاینی و تاریف و تەمجید لە داوێنی پڕ لە میهر و عتوفەتی دایک و بەسوودبوونی بۆ پەروەردەی سالمی منداڵ و هتد نیوەی کۆمەڵ واتە ژنان هاندەدات بەجێ ئەوەی لە ماڵ بێنە دەرو و خوازیاری کاربن تا لەم ڕێگایەوە مافە زەوتکراوەکانیان بەدەستبێنن لە ماڵەوە بمێننەوە و ئەرکی بێکری و بێموزدی منداڵ بەخێوکردن بگرنە ئەستۆ کە سوودی بۆ دنیا و ئاخرەتیان هەیە و قازانجی نظامی سەرمایەداریشی تێدایە. شێوەی بەرهەمهێنانی سەرمایەداری بەردەوام و بە چەشنێکی بێ ئەملا و ئەولا ئوردوی بەرینی بێکارانی وەک ئەرتەشێکی پاشکەوت کراوی کار لەگەڵ خۆی کێش کردووە. ئەم ئەرتەشە بەرینە کە ژمارەی ئەندامەکانی لە ئاستی نوێنەتەوەیدا واواوتر لە چەندین میلیۆنە و تەنانەت لە سنووری ملیاردیش تێپەڕا، تەنیا لە کرێکارانی بێکارکراوی کارخانە و نێوەندە بەرهەمهێنەرەکان پێک نایەت، بەڵکو جەماوەری بەرینی ژنانی ماڵەوەی وڵاتانی دنیاش بەشێکی شاراوە یان ژێر و زەمینی ئەم ئوردووە بەردەوام ڕوو لە زیادبوونن. لە پانتایی ئیمپراتوری سەرمایەدا لە ماڵدامانەوە و ماڵداری ژنان بەردەوامی و تەنانەت پەرەگرتنی کاری ناوماڵ لە کۆمەڵگای سەرمایەداریدا کاردانەوەی دقیقی دژایەتی ذاتی سەرمایە و میکانیسمی سروشتی ئەم شێوە لە بەرهەمهێنانە بۆ بەهرەکێشی زیاتر لە کاری سەراسەری بە خۆڕایی سەدان ملیۆن فروشیاری هێزی کار. ئەم لە ماڵمانەوە و ماڵداریە لە وڵاتانی پێشکەوتووتری سەرمایەداریدا بەپێی پێداویستیە سروشتیەکانی پرۆسەی کەڵەکەکردنی سەرمایە و لەژێر زەخت و گژاری بزوتنەوەی کرێکاریدا تا ڕادەیەک کەمتر لە وڵاتانی کاپیتالیستی ئاسیایی، ئامریکای لاتین و ئافریقایە. بەڵام تەنانەت لە پێشکەوتووترینی ئەو وڵاتانەش لەگەڵ ڕوودانی هەر قەیرانێکدا سەرمایەداری نوێنەرانی ڕاست و چەپی خۆی هەر لە محافزەکارەوە بیگرا تا دەگاتە ڕیبراڵ و سۆسیال دیموکراتی لە ناکاو زەریایەک فرمسک بۆ منداڵانی ئاڵمانی، سوئێدی و ئینگلیسی هەڵدەڕێژن. سەبارەت بە ڕوونکردنەوەی گرنگی داوێنی پڕ لە مهری دایک بۆ منداڵ لە سەمەرەی دەستڕەنجی کرێکاران و زەحمەتکێشان، کاردیناڵ و قەشە و پسپۆڕی پەروەردەی کۆمەڵایەتی بەکرێ دەگرن تا بیسەلمێنن کە باوەشی دایک لە باخشەی مناڵان باشترە بۆ هەڵدان و گەشەی فکری منداڵ و کار لە دەرەوەی ماڵ زیان بەخشە بۆ دایکان. سەرەڕای هەموو ئەم کەند و کۆسپانە ئێستا ئێمە شاهیدی گەشە و بەرەو پێشچوونی بزوتنەوەی ژنان لە ئاستی ئێران و کوردستان و ناوچەکە داین و دەبینین ئەم بزوتنەوەیە شێلگیر و شەفافتر لە پێش و پێداگری لەسەر داواکاریە ڕەواکانی دەکات و لە ناوەڕۆکدا ڕادیکاڵتر و سوسیالیستتر بووەتەوە. لە لایەکی دیکەشەوە بەرەی فیمینیزمی ئیسلامی و لیبرال لەژێر پەردەی ڕێکخراوگەلی جۆرا و جۆر بە ناوەڕۆک کۆنەپەرست و دژ بە مافە ڕاستیەکانی ژندا خەریکە خۆڵکردنە چاوی بەرەی سۆسیالیستە و ڕادیکاڵی بزوتنەوەی ژنانن دەیانەوێ بەلاڕێدا بەرن و لە غاوی بگرنە دەست خۆیان. لە ئێرانیش ڕژیمێکی کۆنەپەرستی ئاینی سەرمایەداری بەو پەڕیقین لە دڵیەوە چالاکانی ژنی نێو ڕێزی بزوتنەوەی کرێکاری و باقی بزوتنەوە پێشڕەوە کۆمەڵایەتیەکانی تر لە سەرتاسەری ئێران و لە کوردستان ئەدادە بەرشی پیشیلاق و زیندانیان دەکات و سزای قورسی ئێعدامیان بەسەردا دەسەپێنێ و نەفرەتی قوڵی داماوی و زەبوونی خۆی لە بەرامبەر ئێرادەی ئەم تێکۆشەرانەدا کە ئێستا بەشیتیان لە ئاستی دنیادا ناسراون لە ڕێگای زەربەی قامچیەوە ئاژین دەکاتە جەستەیانەیەوە و لەو پەڕی بێهیواییدا سەبارەت بە پاشەکشە پێکردنی بزوتنەوەی ژنان بێڕەحمانە دەستی داوەتە سەرکوتکردن و چاوترسنکردنی هەڵسوڕاوانی. پێویستە بەهەسکردن بەو ڕاستیانەی باسکران بە گوڕوتینی تر لە ساڵانی پێشوو بچین بەرەو پیری هەرچی بەرین و بەشکۆتری بەڕێوەبردنی ڕێوڕسمەکانی 8 مارس ڕۆژی جیهانی ژنەوە.